یاخود بەژاری نەکەن. بەنای خۆی بەخشندە و میهرەبان ئێمە وەکو فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان خۆمان کۆبوونەوەی خۆمان کردووە لەگەڵ سەرکردایەتیمان لەگەڵ مەکتەب سیاسیمان تەوەجوهی هەمومان بۆ ئەوەیە کە ئەوەی کە لە خزمەتی خاک و خەڵک و نیشتیمان و یەکڕێزی هەرێمی کوردستان نابێ ئەوە بکەین و ئێمە ئەمڕۆ هاتوین بۆ پەرلەمان بۆ ئەوەی کە درێژە بدەین بەو پرۆژەیە کە بۆ هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان پێشکەشمان کردەوە هەر لە سەرەتاوە بە مووقفی فراکسیۆنەوە کە زۆر ڕوون و ئاشکرا و بوێرانەیە سپاس بەخواوە بە مووقفی حزبمانەوە کە مەطبەخ و کۆکردنەوەی پێنجلایەنە سەرکێشەکەی هەرێمی کوردستان لەسەر مێزی گفتوگۆ لە یەکگرتووی ئیسلامی کوردستانە ئەنجام دراوە و هەوڵەکان هەتاوەکو ئەم لەحزەیەش لە هەموو لایەکەوە بەردەوامە. ئێمە بەردەوامین لەوەی کە هەڵسین بە ئەرکی سەرشانی خۆمان بۆ هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان و بەشداریش ئەکەین ئینشاڵڵا لە کۆبوونەوەی ئەمڕۆی پەرلەمانە و لەو کۆبوونەوەیە ئەو وەرزش ئەگرین لەو ئیتیفاقە سیاسی کە کراوە لە نێوان لایەنە سیاسەکان بەڵام تا ئێستا سەرۆکایەتی پەرلەمان هیچ شتێکی بە فەرمی پێ نەگەیشتووە بۆیە ئێمە لە هۆڵی کۆبوونەوەی پەرلەمانە کە بەشداریەکەین لە کۆبوونەوەی پەرلەمانە لەویا تاوتوی ئەوە ئەکەین کاچی لە مەسلحەتی خەڵکا بێ ئەوە بکەین گرنگ ئەوەی ئێمە بەرچاومان ڕوونە استراتیژمان هەیە پرۆژەمان هەیە بەشداریمان کردووە و هەڵوێستەکانمان ئەوەی کە پێویستە گرتومانە بۆ هەمارکردنەوە یاسای سەرۆکایەتی هەرێم و پەشیمانیش لێی و بەردەوامی لەسەری و پشت بەخوای گەورە لێرەوە بە هەموو لایەنگرانی یەکگرتووی ئیسلامی کوردستان و بە جەماوەری بە شەرەفی کوردستان ئەڵێن بەوەی کە یەکگرتووی ئیسلامی کوردستان بە ئەو پەڕی بوێری و بە ئەو بەڕی حکمەتەوە هەنگاوەکانی ناوەتە ئەم لەحزەیە چوەکو حزب چوەکو فراکسیۆن لێی پاشگەز نابینەوە و ئەوەی کە پێویستە بۆ یەکەین ئینشاءڵڵا. واتە ئەو قسەیە کە دەکرا یەکگرتووی ئیسلامی بۆتە دوو بەشەوە بەشێکیان لەگەڵ ئەوەدان بەژاری لە کۆبنەوەکە بکەن بەشێکیان لەگەڵ ئەوەدان کە بەژاری نەکەن. ئەو قسەیە تا چەند ڕاستەوە دەمانوێت لە زاری خۆتانەوە کە ئەمڕۆ کۆبوونەتەوە وەک فراکسیۆن ئایا ئەوە وایە یاخود وانە؟ یەکگرتووی ئیسلامی کوردستان وەکو حزبیش وەکو فراکسیۆنیش ئەگەر زیندووترین حزب و فراکسیۆنی ناو پەرلەمان نەبێ لە زیندووەکانایە و لە پێشەنگەکانایە سپاس بەخوا اختلاف لە بۆچوونە زۆر ئاساییە لای ئێمە بەڵام لە هەمان کاتیشا ئێمە ئەوە تا لێرین لە پەرلەمانین ئەوە تا ڕای ئەگەین کە ئێمە بەشداری ئەەکەین و ئەو بەشداریکردنە بە مەسلحەتی خەڵکی کوردستانی ئەزانین و بەوەی ئەزانین کە بە بەشداریکردنی ئێمە و فراکسیۆنەکانی تر پێکەوە هەمومان یەکریزی خاشی هەرێمی کوردستان و ئەمن و تەبایی و ئاسایش لە هەرێمی کوردستانە بەرقەرار ئەەکەین و جێ و کەشێکی وا دروست ئەەکەین ئینشاءڵڵا کە هەرێمی کوردستان بەردەوام بێ لە گەشتەسەرنەکەی و بەڕۆڕووبوونەوەی ئەو تەحەدیاتانێک کە هەیە. لە کۆبنەوەکەدا وەکەوەی کە زانیاری بەدەستێمە گەیشتووە باس لەوە کراوە کە فراکسیۆنی پارتی بەژاری لە کۆبنەوەکە ئەکا و داوا ئەکاتن کە ئەو کۆبنەوە دوا بخرێتن و ئەو ڕایش بێگومان نەخرێتە دەنگدانەوە بۆی کە ئەندامانی پەرلەمانی کوردستان دەنجی لەسەر بدەن ئایا کۆبنەوەکە دوا بخرێت یاخود دوا نەخرێتن. ئێوە وەکو فراکسیۆنی یەکگرتوو دەنگ لەسەر ئەوە دەن کە کۆبنەوەکە دوا بخرێت یاخود دوا نەخرێت. ئێمە لەگەڵ ئەویان کە کۆبنەوەکە بکرێت لە کاتی خۆیان و لە جێگەی خۆیان و ئەگەر هەر ئیتیفاقێکی سیاسیش هەبێ لە دەرەوەی پەرلەمانەوە ئەبێ لە ڕێی سەرۆک فراکسیۆنەکانەوە کە نوێنەری فراکسیۆنەکان و نوێنەری حزبە سیاسیەکانیشن بە هەمان شێوە و ئێستا لە کۆبوونەوەدان لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمان و تا سەرۆک فراکسیۆنەکان لەوێ تاوتوێکرێت. ئەگەر فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستانیش داوای ئەوە کاکە کۆبوونەوەکە تاجیل بکرێ با بێن لە هۆڵی پەرلەمان داوا بکەن بۆ ئەوەی کە لەوێ تاوتوێ بکرێ و هەر شتێک لە بەرژەوەندی گەل و خاک و نیشتیمان نابوو بێگومان هەموو لایەک پشتیوانی لێکەن ئینشاءڵڵا. سپاس بۆ دکتۆر شێرکۆ جەودەت. بەڵەشەیدا من لەگەڵ ئەوەشدا کە ئێستا وەکەوەی دکتۆر شێرکۆ کە ئاماژەی پێکردیارە فراکسیۆنی پارتی